بوشم. پێشکی بە خێراتنی ئێوە دەکەم دەستخۆشی لێ دەکەم زۆر بەخێر بێ من کە ناوم عایشە محەممەد ئەمینە دانیشتی شاری ڕانیم هەستاوم بە هەلی کارێک ڕەساندۆ بۆ خانمانی دەڤەری ڕاپەڕین بە کارێکی خانمانی دەزڕەنگین کە لەسەر پێ خۆیان بۆستن هیچ مەبەستێکم نێ لەو هەفتە بازاڕێ بەس مەبەستمە ئەو خانمە دەزڕەنگینیان لەسەر پێ خۆیان بۆستن بتوانن بۆ بژێوی ژیانی خۆیان و هەم یارمەتی هاوسەرەکانیان هەم بتوانن بەکاری دەستی خۆیان شتی جوان دروستکەن و بەشدار بن لە هەفتە بازاڕەکان لەسەر پێ خۆیان بوەستن بۆ بژێوی ژیانیان هەنی ئافرەتی ژۆ چی لە پیاویکەم تر بێتە دەرەوە و کاری بکات و بتوانێت شتەکانیان بە هەفتە بازاڕ بکات. ئێمە کە ئێستا ئەو هەلیکارەمان ڕەخساندووە چەندین خانم بەشدار بووە یعنی ئێستا چەندین جارە ئەو هەفتە بازاڕی دەکەمە بۆ خانمانی دەڤەری ڕاپەڕین چەندین جار هەبووە دەژن بۆ 15 بۆ 8 بۆ ماوەکە زۆر کەم بوونەوە بەس لەبەرەوەی کەس نییە پشتگیریمان کا بتوانین نێزگوسیمان بۆ دابینکە لەبەرەوەی ژنەکان کەم بوونەوە بەڵام پەیامێکم هەیە دەمەوێت هەموو خانمانی دەڤەری ڕاپەڕین بتوان لەسەر پێی خۆیان بوەستن بتوانن بێنە دەرەوە و ئەو کاریانەی کە دەیانکەن ئیشەکانیان زۆر جوانە بە هەفتە بازاڕی کەن بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و بە شتەکانیان بە هەفتە بازاڕ بکەن.